وزەی خۆر سەرچاوەیەکی نەبراوەیە و بە یەکێک لە سەرچاوەکانی وزەی خاوێندا دەنرێت کە هەزارەی خۆر ڕۆژانە بڕێکی زۆر تیشکی خۆری نوێ بووەوە بەرهەم دەهێنێت. دەتوانین کۆیان بکەینەوە و بەکاریان بهێنین بۆ گەرمکردن و دروستکردنی کارەبا. بە پێی خەمڵاندنی تیۆری ئەو وزەخۆرەی لە یەک کاتژمێردا دەگاتە سەرزەوی بەشی پێداویستی وزەی هەموو جیهان دەکات. وزەی خۆر لە دێرزەمانەوە بەکار هاتووە لە ناوچە گەرمەکان بە مەبەستی گەرمکردنی ئاو و وشکردنەوەی بەر و بوومە کشتتوکاڵیەکان بە ئامانجی پاراستنی ئەو بەرهەمانە. بەڵام لە ئێستادا بەهۆی پێشکەوتنی زانست و تەکنەلۆژیا توێژینەوە و تاقیکردنەوە ئەنجام دەدرێت بە مەبەستی بەرهەمهێنانی وزەی خۆر تەنانەت لە ناوچە ساردەکانیش. لەم ڕوانگەیەوە زانایانی بواری وزە نوێ بووەکان کۆتایی سەدەی 20 و سەرەتای سەدەی 21 بە سەرەتای سەردەمی خۆر ناو دەبن. لە ئێستادا وڵاتانی جیهان سوود لە وزەی خۆر وەردەگرن بە مەبەستی بەرهەمهێنان و دابینکردنی وزەی کارەبا. بۆ یەکەم جاریش سوود وەرگرتن لە وزەی خۆر و گۆڕینی بۆ وزەی کارەبا دەگەڕێتەوە بۆ ساڵانی 60ەکان کە لە کاتی گەشتە ئاسمانیەکاندا بەکار هاتووە. بەڵام لە ئێستادا چەندین وێزگەی کار و ڕووناکی هەیە کە شانەی گەورەی سلیکۆنی تێدایە و ئەو شانانە ڕووناکی خۆر هەڵ دەمژن و دەیکەنە وزەی کارەبا. هاوکات بەپێی راپۆرتی سەنتەری لێکۆڵینەوەی ئەمریکی بۆ وزە کە ساڵی 2011 خستوویەتی ڕوو. ئاماژە بۆ دەکات ئەو کارەبایی کە لە ڕێگەی وزەی خۆرەوە دەسمان دەکەوێت بەڕێژەی لە 190 لەو گازانە دەمان پارێزێت کە زیانیان بۆ تەندروستی مرۆڤ و ژینگە هەیە و هەروەها ئەگەری قەتیزبوونی گەرمای زەویش بە ڕێژەیەکی بەرچاو کەم دەکاتەوە. وا چاوەڕوان دەکرێت لە ساڵی 2050دا لە 127 وزەی بەکارهاتوو لە جیهاندا لە وزەی خۆرەوە بەرهەم بهێنرێت. بەکارهێنانی وزەی فۆسیل یان تەقلیدی بە تایبەتی نەوت و گاز بۆ بەرهەمهێنانی کارەبا هۆکاری سەرەکی وێرانکردنی ژینگە و گۆڕانی کەشوهەوا و سەرجەم کێشەکانی ژینگە و تێکدانی ئیکۆسیستمی زیندەوەرانە بەگشتی. سەرچاوەی بەرهەمهێنانی کارەبا لە باشووری کوردستان چییە؟ و چۆن بتوانین سوود لە وزە نوێبۆکان بە تایبەتر وزەی خۆر وەربگرین؟ ئەم پرسیارانە و چەندین پرسیار ئاراستەی میوانەکەم مامۆستا ڕێبوار عومەر دەکەم سپۆڕی بواری وزە نوێبۆکان. مامۆستاگیان ڕۆژت باش. ڕۆژ باش برێکم. مامۆستاگیان با یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەم کە سەرچاوەی بەرهەمهێنانی کارەبا لە باشووری کوردستان چییە؟ پێشکەشی بەخێراتتان دەکەم. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ڕاستی سەرچاوانەی کە تا ئێستا سوودی لێ وەرگرێ هەموو سەرچاونەوتیەکانن. بەداخەوە تا ئێستا ئەتوانین بڵین لە 195 سوود لە سەرچاونەوتیەکان وەرەگیرێت و ئەو سەرچاوانش کە سوودیان وەرەگیرێت بە شێوەیەکی ئەکادیمینە. ئەگەر خۆتان بیبینن لەناو شارەکانە چ ژمارەیەکی زۆری ئەم وەلیدانە بڵاو بوونەتەوە کە بە کافەعاتێکی زۆر خراپ کارەکەن. یعنی جێی دڵگرانیە ئەو سەروەتە جوانەی کە بۆنەوەی نەوەکانمان ئەتوانین سوودی لێ وەربگیرێ. ئەمڕۆ ئێمە ئاوها بێبیرکردنەوە لە لایەنە خراپەکانی و لایەنە ئابوووریەکەشی ئەوەی سووتێنین. مامۆستا لە کۆتایی سەدەی 20ەوە گرنگی دراوە بە وزە نوێبۆکانیش بە تایبەتیش وزەی خۆر و لەم چەند ساڵانەی دواییش لە باشووری کوردستانە چەندین کۆمپانیای تایبەت بەمە دامەزراوە بۆ ئەوەی سوود لە وزەی خۆر ببینرێ. ئایا ئێمە چۆن ئەتوانین لە باشووری کوردستان سوود لە وزەی خۆر ببینین؟ دەستێ خۆش بێت. بەڕاستی وەکو جەناب بەفەرمووت ساڵانێکە لە هەموو ینی لە کۆمەڵگای بەشێرێت بە شێوەیەکی گشتی ڕوویان لەم سەرچاوانە کردووە. چونکە ئەوەی کە تا ئێستا سوودی وزەی پێویستی ڕۆژانەمانی لێ دەستەبەرەکەین ئەو سەرچاونەوتیەکانن کە ئەمەش جوابدانەوەی کۆمەڵگای بەشێرێت نییە بە هیچ شێوەیەک. وامان کردووە جیهانەکەمان بەرەو هەڵدێرێکی زۆر خراپ ئەبین. ئەبێ ئیلا شێوە و بەرهەمهێنانی ئەم وزانەمان بگۆڕین. جا تا ئێستا کە نەتوانراوە لە کوردستان سوود لەم وزانە وەربگیرێت ئەتوانە بڵم فاکتەر هەبووە. یەکێ لەو فاکتەرانە چی بووە کە حکومەت سپۆنسەرێکی باشی بەرهەمهێنانی ئەم وزە کارەبایە بووە. یعنی ئەو وزە کارەبایی کە ئێمە لە ماڵەکانمان ئایسوێنین یان لە جێگاکان ئایسوێنن هیچ کات ئەو پارەی نادەین کە تێچۆکەیەتی. ئەتوانم بڵێم بەداخەوە بۆ هەنێک کەس کە ئەبێت تەکلیفی مادیەکانە سەری زیادی کردووە نرخی وزەی کارەبا بۆ بەعزێ بۆ با بڵێن بۆ سنتەرە تیجاری و بازرگانەکان زیادی کردووە. ئەمە جێگای دڵخۆشەرە کەوا بێت خەڵکەکە زیاتر ڕوو لەم وزانە بکات. چونکە تەنیا تۆ کاتێک ئەتوانێت ڕوو لەم سەرچاوانە بکەیت ئەگەر بێت و لایەنە ئابوووریەکەی یارمەتی دەرێ بێت. کاتێک کە ئەو نرخەی ئێمە بە
کارەبای نیشتیمانی ئەدەین لەو نرخە کەمتر بێت کە لە وزەی خۆر و دەستمانەکەەوە کە بەڕاستی ئێستا نرخەکەی بەراورد بەو کارەبایی کە لە کارەبای نیشتیمانە دەستمانەکە یان بەداخەوە لە مۆلیدەکان دەستمانەکە زۆر هەرزانترە. مامۆستا لەوەی کە ئێمە نەمانتوانیەوە سوود لە وزەی خۆر ببینین چ زیانێک بەر ژینگە کەوتووە؟ بەکارهێنانی ئەم زانە نەک تەنها سوودێکی خراپی بۆ لایانی ژینگە هەیە بەداخەوە ئەڵێم خیانەتێکی گەورە لە جیلەکانی داهاتوومانەکەین. ئەو زانەی کە ئەمڕۆ لە بەردەساوی ئێمە ئاوها بە بێبیرکردنەوە لە مۆبایلاتانە ئەیسوێنین ئەتوانین لە جێگای ئەوە وزەیەک سوود لە وزەیەک لە سەرچاوەیەک ببینین کە ڕۆژانە لە خواوە بە بێ بەرامبەر پێمان ئەگا و لە دەستیش ئەچێ و هیچ کاتێکیش ناتوانین سوودێ ببینەوە. بۆ زانیاریتانیانی ئێمە بە هیچ شێوە ناتوانین سوود لەوە ببینی ئەتوانین لە ساڵ 20 بۆ 40 ئەو زەی کە ڕۆژانە پێویستمانە ئەتوانین لە 100 سوود لە وزەی خۆر وەربگرین. ئێمە مەساود بەپێ و ئامارانەی کە هەیە لە 90 بۆ 95 ئەو وێزگانی کە با بڵین پشت بە سوتەمەنیەکانە بەسن لە 95 با بڵین بەڵێ سەرچاوە نەوتیەکانە. بەڵام چۆن ئێمە ئەتوانین لە باشووری کوردستانە سوود لە وزەی خۆر ببینین وەکو بەدیلێک لە جیاتی سەرچاوە نەوتیەکان. وەکو پێشتریش ئاماژەم پێدات تەنها ڕێگایەک بۆی ئێمە بتوانین ئەم بوارە بەرەو پێشەوە بەرین ئەبێ ڕێساوی یاسای بۆ دابنێت ئەبێ ڕێسایەکی بۆ دابنێت کە ئیتر لەمە دووە لە هیچ شوێنێکە بە تایبەتی ئەو جێگانەی کە وزەیەکی زۆر بەکارێن وزەیەکی کارەبای زۆریان پێویستە ئەبێت ڕوو لەم سەرچاوانە بکەن و بەشێ لە وزەکان لە وزە نوێ بۆکانەوە بێت. بەم شێوە من باوەڕم وایە لە فترەی کەمە لە مای کەمە ئەتوانین بەشێکی پێویستی وزەی پێویستمان ئەو وزەی کە ڕۆژانە پێویستمانە سوود لە سەرچاوی وزەنێوەکان وەربگرین. ئەگەر ئەو ئیرادەیە هەبێت و ئەگەر یاسا هەبێت و ئەگەر حکومەتیش پاڵپشت بێت و کۆمپانیەکانیش بەشدار بن ئەتوانرێت لە ڕێگەی تیشکی خۆرەوە کارەبای باشووری کوردستان دابین بکرێت. من ناتوانم پێ بڵم لە 100 ئەتوانێت کارەبای کوردستان دابین بکرێت چووکە خۆ دەیبینێت ڕۆژ بە ڕۆژ بەسەر سەرمانە و بەشەو بەداخەوە لێمان و نەبێت بەڵام ئەتوانێت خەزن بکرێت بەشێکی زۆری خزنەکەش ئەتوانرێت خەزن بکرێت. ئەمڕۆ لە تەکنیکە شتێک نەماوە ناوی مستەحیل بێت ئەتوانێت خەزم کرێت بەس تا چەند لایانی ئابوووریەکەی ینی یارمەتیمان ئەدات ئەتێچووی ئابوووریەکە یارمەتیمان دەدا کە خەزنی بکەین و لە شەوا بەکاری بێنینەوە ئەوە پرسیارێکە وەڵامیەوێت بەڕاستی ئەتوانم بڵێم زۆر سوود ئەوەنە سوودی لێ وەرناگرین بەو شێوەی کە دایرێکت سوود لە خۆرەکە وەربگیرێت بەڵام بە گەرنتی پێدەڵێم ئەتوانرێت ئەکرێت. بۆ من ئێستا لە زۆربەی زۆری وڵاتان ئەتوان بڵێن پاتری سروشتی تەبیعیان دروست کردو ئەویش ئەوەی کە دوو حەوزی ئاوی گەورەدا بنین بیل لەوە بکەرەوە دەریاچەی دووکانمان هەیە لە شوێنێکی تریش دەریاچەیەکی تری هەمان شێوە و ئەگەر نیوەی ئەو حەجمەشی بە دروستی بکەین بە ڕۆژ ئاوەکە بچێتە سەرەوە لە ڕێی وزەی خۆرەوە بە شەویش ئاوەکە بگەڕێتەوە خوارێ یان وەکو ئەوانەی کە ئێستا بینین سوود لە هایدرۆژین وەرەگرێت ئەو ئاوەی کە هەمانە ئەو هەڵمەی کە هەمانە بیکەین ئۆکسسیژین و هایدرۆژین یەک جاکەین و دوای دووبارە بە یەکان بگەین ئەتوان سوود لێوە بگیرە. ڕێگا زۆرە بیرکردنەوە زۆرە کە چۆن بتوانێت لە 100 سوود لە وزەی خۆر وەربگیرێ بەڵام ئەمڕۆ ئەوەی ئەمڕۆ هەیە ئەو تەکنۆلۆژیای ئەمڕۆ هەیە و بە گەرنتی زۆر سوودی لێ وەرەگرین و لایانی ئابووریشی زۆر باشە و مبەڕێرێک نەماوە کە خەڵک بڵێت ناتوانم سوودی لێ وەربگرم ئەوەیە کە دایرێکت سوود لە وزەی خۆرەکە وەربگیرێ و بخرێتنە ئەو شەبەکەی نیشتیمانەوە کە ئەمڕۆ کارەبامان هەیە. ئەمڕۆ ئەگەر تۆ سێری بکەیت یەک وحدەی کارەبا بۆ سنتەرێکی بازرگانی بۆ معمەلێک بۆ کارگەیەک بۆ جێگایەک نزیکی دقیقاً سێرەکەن ناتوانم بڵێم بەس نزیکی دەسەنتێکە بەس وحدەیەکی کارەبا لە سەرچاوی وزەی خۆرەوە هیچ کات ناگاتە 4 سنت بۆ 5 سنت. من تێناگەم هەر وەکو لایانی ئابوووریەکەشی چۆن نەگەیشتونەتە ئەو مەرحەلەی یا ئەم قەنەعاتە چۆن لای خەڵک دروست نەکراوە کە سوودێکی باشەیە وەکو لایانی ئابووری بەجیا لە لایەنە ژینگەیەکی. تیشکی خۆر وزەیەکە هەمیشە هەیە تەواو نابێت و بەردەوام لە بەردەستە. وزەیەکی خۆڕاییە لە هەموو شوێنێک کەم یا زۆر دەست دەکەوێت. دۆستی ژینگەیە وزەیەکی خاوێنە هیچ پاشەڕۆیەکی زیان بەخشی بۆ ژینگە نییە. لەگەڵ تێپەڕبوونی کات و پێشکەوتنی زانست و داهێنان تێچووی دامەزراندنی شانەی خۆر کەمتر دەبێتەوە و ڕێژەی بەرهەمهێنانی زیاتر دەبێت.
بەرهەمهێنانی وزەی خۆر لایەنی ئەرێنی زۆرە، بەڵام لایەنی نەرێنیشی هەیە. ئەویش بریتە لەوەی کە لە کاتی هەور و باران و کەش و هەوای ناخۆشدا ناتوانرێ پشتی پێ ببەسرێت. هێشتا زانستیش نەگەشتۆتە و ئاستەی بتوانێت بە ڕێژەیەکی زۆر ئەو وزە خاوێنە عەمبار بکات. دەتوانین سوود لە وزەی خۆر وەربگرین بۆ چەندین مەبەست لەوانە: گەرمکردنی ئاو، کاری کوشت و کاڵی و ئاودێری، ئیشپێکردنی هێماکانی هاتوچۆ یاخود ترافیک، بەکارهێنانی ئامێرە کارەبایەکانی ناوماڵ، ڕووناکردنەوەی شەقام و گەڕەکەکان، دابینکردنی وزە بۆ وێزگەکانی دابەشکردنی سوتەمەنی و چەندین مەبەستی تر. لەیەکێک لەو کارگانەین کە پرۆژەیەکان دەست پێ کردووە کەویش سوودبینینە لە وزەی خۆر لە جیاتی کارەبای نیشتیمانی. بۆچی ئەم کارگەم بڕیاری داوە و دەستیان من پرۆژەیە کردووە لەگەڵ میوانەکەم گفتوگۆکەین. ڕۆژت باش. ڕۆژ باش بەخێر بەسەر چاو. بۆچی کارگەکەتان یان کۆمپانیەکەتان بڕیاری ئەوەیدا کە لە جیاتی کارەبای نیشتیمانی سوود لە وزەی خۆر ببینێت؟ ئەم پرۆژەیە ئەم سوود وەرگرتن لە وزەی خۆر دۆستی ژینگەیە. ئەمە یەکێکە لە نقطە سەرەکیەکانمان کە ئێمە وای لێکردین کە دەست پێ بکەین. دوو، بۆ کەمکردنەوەی با بڵێم زەخت لەسەر کارەبای نیشتیمانی کە ئەمە سوودێکی زۆر زۆری هەیە و کارەبایەکی زۆر باش ئەتوانین بگەڕێنەوە بۆ هاوڵاتیان. خاڵی سێهەم ئەوەیە کە بەو داتایانەی کە وەرمان گرتووە پێشتر لە ماوەی 4 ساڵە تێچووی ئەم پرۆژەیە ئەگەڕێتەوە سەر حسابی کۆمپانیا. ئێوە چەندێک کارەبای نیشتیمانی ئەگەڕێنەوە و لە ڕووی ئابووریشەوە ئێوە چەندێک سوود ئەکەن؟ ئێمە لە سەدا 15 کارەبای نیشتیمانی ئەگەڕێنینەوە واتە لە 115 ئێوە کارەباکەتان لە ڕێگەی تیشکی خۆرەوە دابینەکەن بۆ کارگەکەتان و ئەو بڕێ کە پێشتریەوە بەکارتان هێناوە ئێوە ئێستای گەڕێنەوە بۆ تۆڕی گشتی. ئێستا گەڕێنەوە بۆ تۆڕی گشتی کە ئەمە چەند سوودێکیە. سوودی یەکەمیان ئەوەیە کە وەکو کولفە لەسەر کۆمپانیا کولفێکی باش ئەگەڕێتەوە و سوودی دووهەممان ئەوەیە کە کەمکردنەوەی زەختی کارەبا لەسەر کارەبای نیشتیمانی و لەسەر ناوچەکە بە تایبەتی کە ئەمە بە تاچی سوودێکی زۆر زۆر ئەبینێت لە بۆ کارەبا. کاک شاوەمی یەکەم پرسیار لەوە دەست پێ بکەم بۆچی ئێستا لە باشووری کوردستانیانی خەڵکی ڕووی کردووە لە سوودبینین لە وزەی خۆر؟ پرسیارەکە زۆر جوانە. بەرهەمهێنانی کارەبا بە وزەی خۆر نەک هەر لە کوردستانە لە وڵاتانە بە تایبەت لە 10 ساڵی ڕابردووە زۆر پەرەیسەندووە بە تایبەتتر لە وڵاتانی ئەوروپا. تەختەی خۆری دوو سوودی هەیە کە وەختە بەکاری دێنی. یەکەم سوودی وزەی کارەبات پێدەدا، دووەم سوودێکی ژینگەی هەیە بۆ بەرهەمهێنانی ئەو وزە کارەبایە ژینگە پیس ناکەی. یعنی کوردستانیان باشووری کوردستان بۆ گونجاوە کە ئێمە سوود لە تیشکی خۆر وەربگرین بۆ بەرهەمهێنانی کارەبا؟ بە تاکید وڵاتی ئێمە کوردستانی ئێمە زۆر گونجاوترە لە وڵاتانی ئەوروپا و لە وڵاتانی ئەفریقی یان با بڵین وڵاتانی جنوبی بۆ بەرهەمهێنانی وزەی خۆر بە تەختەی خۆری. بۆچی گونجاوترە؟ دانیشتوانی ئێمە کارگەکانی ئێمە ڕووبەرێکی زۆریان هەیە لە سەربانەکان، لە سەر قەعەکان، سەر هۆڵەکان کە بەکاری تر نایە، نە ئەتوانێت سەوزاییتیا دروستکە، نە ئەتوانێت بینای تری لێ دروستکە. ئەوە زۆر گونجاو بۆ دانانی تەختەی خۆری کە لە ئەوروپای ئەوە گەورەترین مشکلەیانە لەبەرەوە ماڵەکان ڕووبەریان کەمە، چەندین ماڵ لە شوقەیەکدان، بەڵام ئێمە زۆرینەی خەڵکی کوردستان لە خانووی سەربەخۆی خۆیاندان. سەربانەکەیان شوێنی گونجاویان هەیە بۆ بەرهەمهێنان و بەرهەمهێنانی کارەبا و دانانی تەختەی خۆری. ئێمە دەڵێنەوە 410 واتمان پێدەدا کاتێ مەودای بینینمان زۆر بێت، کەش و هەوا پاک بێت، تەپوتۆز لە هەوادا نەبێت. بەڵام لە وڵاتانی جنوبی ئەوانەی کە سەحرایان زۆرە، تەپوتۆز زۆرترە، مەودای بینین کەمتر دەبێت. کە مەودای بینین کەمتر بوو ئەو وزەی کە پێی دەدا کەمترە، ئەو وزە کارەبایی کە پێی دەدا کەمترە، لەبەرەوەی وزەی خۆرەکە لەلایەن بەرگە هەواوە کە تەپوتۆزی تێدایە هەڵمژراوە، کەمتر گەیشتۆ بە تەختەی خۆریەکە. بۆیە وڵاتی ئێمە کوردستانی ئێمە گونجاوترە لە وڵاتانی ئەوروپا لەبەرەوە ڕووبەرمان هەیە، لەبەرەوە تشکی خۆر
ڕاستە و خۆترە سلۆپی کەمترە مەیلی کەمترە لە وڵاتی ئێمەدا لە جنوبیش باشترین لەبەرەوەی تەپوتۆز لە هەواماندا کەمترە. کاکشاو بەڕێزیشت بەڕێوبەری ینی جێبەجێکاری ئەم پرۆژەی کە ئێمە لێ وەستاوین لە ڕووی جێبەجێکردنی ئەم پرۆژە و پرۆژەکانی تریشتان ئایا ئێوە ڕەچاوی ئەوە ئەکەن کە کەمترین ڕوبەر داگیر بکەن وایە یاخود ئەو تەختانی کە ئێوە دایانێن لە چی شوێنێکە دایانێن؟ ئێمە لە دانانی ئەم پرۆژەیەوە کە بڕی 200 کیلۆواتە یەک هەنگاوی یەکەمان ئینشاڵا لە هەنگاوی داهاتووە دەشی بینن بەرنامەی چەندین مێگاواتمان هەیە و نەک هەر بەشی کارەبای مەعمەلەکەی خۆشمان بەشی کارەباش بگەڕێنەوە بۆ تۆڕی نیشتیمانی. مەلاحەزەی ئەومان کردووە تێبینی ئەومان کردو کە ئەو تەختەی خۆرانە لە جێگەیەک بەکاربهێنین کە سوودی تری نەبێ، یعنی سوودی تری نەبێ بۆ سەوزکردن، سوودی تری نەبێ بۆ بینا دروستکردن. شوێنێکی با بڵێن مردوو بۆ ئێمە بەکارمانێناوە بۆ دانانی تەختەی خۆری و زۆریش گونجاو بۆ ئیشەی ئێمە بۆ دانانی تەختەم تەختە خۆریانە. تەختەیە کە گەر با بڵێن ڕوبەرەکەی یەک بە دوو بێت ئەمە چەندێک کیلۆوات پێمانە جوانە پرسیارێکی جوانە. وزەی خۆر کە دێتە بەرگە هەوای زەویەوە لە مەتر دووجایەکە نزیکەی 1300 واتە تا دەگات بەناو بەرگە زەویە تا بەرگە هەوای زەویدادا دەگاتە زەوی نزیکەی 1000 واتی دەمێنێتەوە ئەگەر کەش و هەوا پاک بێ، ینی مەودای بینین زۆر بێت. کەفە یان با بڵێن چوستی تەختەی خۆری لە ئێستایە کە دروستەکرێن بە نزیکەی لە 120 واتە زۆربیان مەتر بە 2 مەترن، واتە 2 مەتر مربعن. لەو 2 مەتر مربعە بە کەفەئی لە 120 دروست بکرێت تەختە خۆریەکان لە نزیکەی 400 واتمان پێ دەدا. 400 واتمان پێ دەدان بە نزیکی 2 ئەمپێر شتێک کەمتر دەکا بە زمانی خۆمان. واتە یەکێک لەم تەختانی کە لە پشتی ئێمەوەیە یان لێرەوەیە چەندێک کارەبامان پێدا. ئێستا و تەختە خۆرانەیەکی 400 واتن، ئەو تەختە خۆرانەی کەمانە 400 واتن نزیکەی 1.8 ئەمپێر کارەبای ماڵانمان پێ دەدا. واتە لە ڕێگەی تیشکی خۆرەوە کارەبامانەداتێ و کارەبایە کە دۆستی ژینگەیە. ئەو تیشکی خۆرەی کە ئێستا لی دەدات ئەو خانە خۆریانە دەیگۆڕن بۆ کارەبایەکی دیسی دواتر بەوەی ئامێرێکی ترەوە ڕێک دەخرێت و دەبێت بۆ کارەبایی کە ئێمە بەکاری دێنی لە ماڵەکاندا. لەم پرۆژەی کە ئێوە ینی وەکو بەڕێوەبەری جێبەجێکار چەند تەختەی خۆریتان داناوە و چەندێک کارەبا بەرهەمەیە؟ وەکوتم بڕی ئەم پرۆژەیە 200 کیلۆواتە یەکەم هەنگاومان 200 کیلۆوات. ئێوە بڕێکی باش کارەبا بەرهەمەهێنن لە ڕێگەی تیشکی خۆرەوە بۆم کارگەیە. ئەگەر بەهاتایە ئەم تەختەی خۆرانە نەبووایە ئایا ئەمە چ زیانێک بەر ژینگە کەوت؟ ئەگەر ئێمە گریمان ئەم سیستەمەمان نەبووایە ئەم کارەبا چۆن دەمانێنە؟ لە تۆڕی نیشتیمانی دەمانێنە. تۆڕی نیشتیمانیش بەرهەمێنانی کارەباگەی بە سیستەمی تەقلیدیە، واتە بە سوتاندی گازوایل و سوتەمەنی. ئەگەر بەوەش کارەبا بەرهەمبێنی دوو زیانی ژینگەیت لێ دەدا، هەم ژینگەت بۆ گەرم دەکا هەم گازی CO2 زۆر دەکاتە بەرگە هەواوە. ئێستا ئێمە نایاڵین بە پێی ئەوەی کە ئەمەمان داناوە نایاڵین ئەو CO2 کە بەهۆی بەکارهێنانی کارەبای ئێمە بچێتە بەرگە هەواوە. بە نزیکەی ئەم ڕوبەرێک ئێمە داماناوە کە 200 کیلۆواتە وەکو وایە ئێمە 4000 درەختی تەواو پێگەشتومان ناشت بێت، بەردەوام CO2مان بۆڵ بژێت و ژینگەمان بۆ پاکاتەوە. و بۆ بەرهەمێنانی ئەم 200 کیلۆواتەش هیچ گەرمیە ناکەینە بەرگەوە، بگرە بە عەکسەوە. ئەم ڕوبەری یەک دۆنمە گەرمی خۆرەکەی گەرمی وزەی خۆرەکەی تیا هەڵە مژرێت و ئەکرێتەوە بە کارەبا، ینی گەرمی کەمەکاتەوە کەوش جۆرێکە لە پیسبوونی ژینگە و تێکچوونی ژینگە کە گەرمبوونی بەرگە هەوایە. ئەو جۆری دووهەمیشیان مەسەلەی گازی CO2 یان گازە زیان بەخشەکانە. ئێمە بەهۆی بەرهەمێنانی 200 کیلۆواتەوە هیچ پاشماوەیەکی لاوەکی ناکەینە ژینگەوە. کاکشاو تەمەنی یەکێک لەم تەختانە یان تەمەنی ئەم پرۆژەیە چەندێکە بێت؟ و زۆر جار ئەو شتە وترێت کە بۆ نمونە بۆ بەگرنتی 25 ساڵ بەڵام تەمەنی یەکێک لەم تەختانە با بڵین بۆ 5 ساڵ و دواتر ئەوە ئەبێت. یعنی ئەم تەمەنی ئەم پرۆژە چەندێکە بێت؟ ئەم تەختی خۆرانە ئێمە بەکارمان هێناوە شەریکەی ئەمیری سۆڵەری ئەمریکیە، دوای 30 ساڵی تر کەفەئەکەی دێتە لە 180. واتە بۆ نمونە ئەگەر ئێستا ئەم پرۆژەیە 100 ئەمپێرمان بداتێ ئەوە دوای 30 ساڵی تر 80مان پێ دەدا. ئەگەر ئێستا 1000 ئەمپێرمان پێ بدا دوای 30 ساڵی تر 800 ئەمپێرمان پێ دەدا. ئەی لە دوای 30 ساڵەکە بوو بە 35 ئەوش بە ڕێژەیەکی تەدریجی تۆزە دادەبەزێت. یعنی دەکرێت بڵین لەگەڵ عمری خۆمان کەوابێ ئەمەیە دۆستی ژینگە. یەکێتر خاڵەتر ئەوەی ئەم پرۆژە جۆری ئۆنگری دەکە بۆ یەکەمی جارە لە
پارێزگای سلێمانی و لە کارگەکانە ئێمە کردومانە تۆ یەکەم هەنگاوە ئەم جۆری ئۆنگریتە ئێمە باتریمان تیا بەکار نهێناوە باتریش ئەگەر تیا بەکاربێنێ ئەوش جۆرێکە لە پیسبوونی ژینگە ئێمە بە هیچ جۆرە لەم سیستەمەدا باتری بەکار نەهاتووە بۆیە دەکرێت بڵێن ئەم سیستەمە ئێمە دامانناوە لە کۆمپانیای ئاوا دۆستی ژینگەیە بە تەواوەتی دۆستی ژینگەیە زۆر باشە کاک شاوەکو کۆتا پەیامی بەڕێزت ئێمە چۆن کار لەسەر ئەوە بکەین بە هەموومانەوە کە سوودوەرگرتن لە وزەی خاوێن و وزەی خۆر بە تایبەت ببێ بە کللتور لای ئێمە من لە ڕێگەی جەنابتانەوە کەناڵی ئاریان تیڤەوە بە هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان و بە هەموو بەرهێنەران ڕادەگەێنم ئەوە ئێمە یەکەم هەنگاوماننا لە بواری وزە نوێبووەکاندا ئەگەر هەر کەسێکی گومانێکی هەیە لە خراپی یان لە هەر هۆکارێکی تری ئەم پرۆژێ بێت لێرە داتاوەرگێ ئێمە بە هەموو جۆرە هاوکارینی و بۆ زانیاریشت ئەم پرۆژێ لە ماوەی 4 ساڵدا هەر کەسێک بیکە نەک ئێمە لە ماوەی 4 ساڵدا سوودە مادیەکەی ئەوەندەیە کولفەکەیت بۆ سفر دەکاتەوە یعنی لە ماوەی 4 ساڵدا هەموو کولفەکەیت بۆ دەهێنێتەوە ئەو 560 تەختەیە کە ئێوە لەسەرەوەدات هەمناوە و وزەی خۆر وەرەگرێت دوایەوەی کە وزەی خۆر وەرەگرێت بە کوێ تێپەڕێبەوە چۆن ئەم کارەبایی لێ بەرهەمەیە ئێمە ئەم پرۆژەیەکە وەکو هەنگاوی یەکەمە 200 کیلۆواتە بە 560 تەختەی خۆری بەرهەم دەهێنرێ ئەم 200 کیلۆواتە لە دوو بەشی سەرەکی پێک دێت ئەم جۆری سیستەمەکە ئۆنگری بە تەواوەتی دۆستی ژینگەیە تەختەی خۆریەکان ئەوە لە پانتایەکەی بەرخۆرە لەو ڕوبەرەی کە بەرخۆر دایدەنەی بەشی دووهەمی ئەم بگۆڕانەیە ئەم ئینڤێرتەرانەیە کە ڕێکخەرە لە نێوان کارەبای تەختەی خۆریەکان لەگەڵ کارەبای تۆڕی نیشتیمانی زائدن هەندێک پرۆتێکشن وەکو ئەمانە بۆ زمانی پرۆژەکە و پاراستنی ئەجیزەکانی پرۆژەکە تەنها لەمە پێکهاتووە لە وەرزی زستاندا هەوا پاکترە تیشکی خۆر زیاتر دەگا بە تەختەی خۆریەکان بەڵام مەوداکەی کەمە مەوداانیا لە نیوەڕۆی زستانە بڕی کارەبامان زیاتر بۆ بەرهەم ئەهێنێ هەتا نیوەڕۆی هاوین لەبەرەوەی لە زستاندا هەوا پاکە جەو پاکە ڕۆشنایی زیاترەکە بە تەختەی خۆریەکان ئێستا ئەمڕۆ چنێک کارەبا لە ڕێگەی تیشکی خۆر لەم لەحظەیەدا کە جەوێکی هەوراویە ئەگەر سیرکەین هەر لاینێکی سریفێز ئەم پرۆژەیە هەر لاینێکی ئەوە نزیکەی 200 ئەمپێر دەکاتە تۆڕی نیشتیمانە واتە نزیکە لە ئێستا لەم لەحظە بە نزیکی 600 ئەمپێر کارەبا دەکاتە ناو تۆڕی نیشتیمانیەوە 600 ئەمپێر ئەمە زۆر باش 600 ئەمپێری ماڵان یان باڵێن 200 ئەمپێری سریفێز واتە لە ڕێگەی تیشکی خۆرەوە ئێستا 600 ئەمپێر کارەبا بۆ ئێرە دابی نەکرێت بالضبط لە ڕێگەی تیشکی خۆرەوە ئەو بڕە کارەبایە ڕۆشنایی خۆرە گۆڕاوە بۆ کارەبا ئەگەر لە هاوینە بێت چنێک لە هاوینە مەوداکە زۆرە بێت مەوداکە زۆرە بێت اینجا پرۆژەکەیشمان زاویەکەیمان بە جۆرە ڕێخستەوە بۆی لە هاوینە زۆرترمان بداتێ نزیکەی ئەچێت تا 700 ئەمپێر دەڕوات لەسەربانی خانوویەکێک لە هاونیشتیمانانی لە یەکێک لە گەڕەکانی شاری سلێمانی ئەم هاونیشتیمانێت توانیوێتی لە ڕێگەی 24 تەختەوە تیشکی خۆر وەربگرێت و کارەبا بەرهەم بێنێت جا لەوەی کەم هاونیشتیمانیە مۆلیدەی نییە هاوکات بەشێک لەو وزەی کارەبایی کە بەرهەمی هێنێ لە ڕێگەی تیشکی خۆرەوە ئەیگەڕێنێتەوە بۆ ناو تۆڕی نیشتیمانی کارەبا لەگەڵ میوانەکەم گفتوگۆکەی کاک ئەنوەر ڕۆژت باش بەخێر بێ کاکە دەستان خۆش بێ بژیت کاگەنوەر ئێوە جیا لەوەی کە مۆلیدەتان نییە هاوکات بەشێک لەو کارەبایی کە بەرهەمی هێنن لە ڕێگەیم تەختانەوەی گەڕنەوە بۆ تۆڕی نیشتیمانی لە کاتێکا خەڵکانێکی زۆر پێویستیان بە کارەبا هەیە و لە کاتێکشا کارەبا پێویست نییە بەتەکید وایە دەستان خۆش بێ بۆم بەسەرکردنەوەیە هیوادارم ئەم شێوازە لە بەرنامە بەردەوام بێت بۆ ئەوەی خەڵکێکی زۆر وشیار کرێتەوە چکە بەڕاستی سیستەمی سۆلار سیستەمێکی گرنگە و سیستەمێکە لە جیهانە خەڵکێکی زۆر ڕووی تێکردووە من وەکو خۆم وەکو ئەندازارێکە لە کارەبام بە هەمان شۆک هاوڵاتیەکیش بۆ ئەوەی کێشەی کارەباکی خۆم چارەسەرکەم چکە کێشەی کارەبا بۆ بە کێشەیەک ینی کێشەیەکی مزمین لە وڵاتە چارەسەرکردنی بۆ بە ینی شتێکی قورس بۆیە هەڵسان بە دانانی ئەم یەکانەی ڕووناکی
24 تەختەی ڕووناکیم داناوە کە کارەبای ماڵەکەی خۆم دابین ئەکا و لە زۆر کاتا لەو کاتانەی کە لە خۆم زیادە و کارەبای نیشتمانی هەیە ئەتوانین ئەو بەشە زیادەی کە لە خۆم زیادە بیگەڕینەوە بۆ سەر تۆڕی نیشتمانی. بەڵێ لە ڕێگەی ئەم تەختانەوە یانم 24 تەختەوە چەندێک کارەبات بۆ بەرهەمهێنرێەوە چەندێکیش کارەبا گەڕێنیتەوە. دیارە من ماوەی 15 مانگە ئەم سۆلەرەم داناوە و دوو جیهازی 4 کیلۆواتی واتە 8 کیلۆواتم هەیە لەم جیهازەوە توانیومە تقریبا 13000 کیلۆ کارەبا بەرهەم بێنێت و مقابل بەمە من کارەبای مۆلیدەم نەبووە ینی بۆ نموناگەر وەکو خۆم لەم 15 مانگاک مۆلیدەم هەبوایە دەبوو زیاتر لەسەر و ملیۆن دینار من پارەم باە بە مۆلیدە ئەوە لە ڕووی اقتصادیەوە ینی زۆر سوودم لێ بینیەوە لە ڕووی ئەوەی کە ئەمە ئەتوانێت کارەبایەکی 24 کاتژمێری دابین کا بۆ من ینی من ئێستا هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی کارەبای نیشتمانی هەیە کارەبای مۆلیدە هەیە بەڵام زۆر کات هەیە لە یەکی شەوە بۆ یەکی پێشنیوەڕۆ مۆلیدە ئیش ناکات کە کارەبای نیشتمانی نەبێ کاتی وا هەیە لە ڕۆژێکە 6 کاتژمێر ئەو ماڵانە هیچ کارەبایەکیان نییە بەڵام کاتێک کە تۆ هەڵەسی بەدانانی ئەم سیستەمە تۆ هەمیشە کارەبات هەیە لەبەر ئەوە یعنی سوودێکی زۆری لێ ئەبینی لە ڕووی ئابوووریەوە و لە هەمان کاتە ئەتوانیت ئەو کارەبایشی کە لە خۆت زیادە بیخێتەوە سەر شەبەکەی نیشتمانی. باشە کاگەنوەر وەکەوەی کە بەڕێزیشت بەرپرسێکی لە ناو وەزارەتی کارەبا ینی وەکەوەی کاگەداری بۆ تا ئێستا بۆ منە وەزارەتی کارەبا نەیتوانیوە سوود لە وزەی خاوێن بە تایبەت وزەی خۆر وەربگرێت و ئایا ئەگەر توانیوێتی هیچ پرۆژێک هەیە لە کوردستانە دیارە ئێمە بڵین لە سنووری کارەبای سلێمانی لە بەڕێوەبەرایەتی گشتیمان بەشێکمان هەیە بە ناوی بەشی وزەنیۆ بووەکان یعنی کۆمە ئەو بەشە کە لە ناو بەڕێوەبەرایەتی گشتیە کۆمەڵی دیراساتی زۆریان کردووە نەک تەنها لەسەر سۆلەر لەسەر ویند بڵێن لەسەر پەروانە لەسەر هەموو جۆرەکانی وزەنیۆبەکان دیراساتیان هەیە و ئامادەکاری کراوە و خۆشببختانە لە ئێستادا وەزارەتی کارەبا 3 پرۆژەی خستۆتە بواری تەندەرینەوە یعنی بۆ هەر شارێک لەم پارێزگای سلێمانی و هەولێر و دۆک هەرێکی بەتوانای 25 مێگاوات بە شێوەی وەبەرهێن یعنی بۆ نمونە تەندەرەکە ئەدرێ چ بۆ وەرهێنێک ئامادە بێت ئەو محەڵەیە دانێ حکوومەت کارەباکەی لێ ئەکرێتەوە ئەمەش دیارە وەکو ینی هەموو جیهان لە دنیادا ئەم لە ڕوو کراوەتە ئەم سیستەمە و بانقی نێودوڵەتی بە مەرجی داناوە لەسەر حکوومەتی هەرێم ئەبێ ئەوانیش لەم بوارە دەستیان هەبێ و شەندەستیان دیاربێت لە ڕوویەکی کەەوە ئێمە کارمان کردووە لەسەر ئەوەی کە چەند ئەندام پەرلەمانێکی بەڕێز خەریکی ئامادەکردنی پرۆژە یاسایەکن لە پەرلەمانەوە بۆی ئەم پرۆژە یاسایە ئەم سیستەمی سۆلەر و وزەنیۆ بوانە بە شێوەیەکی گشتی بە یاسا ڕێکخرێت و حکوومەت مولزەم کرێ و لە هەمان کاتە هانی خەڵک بدرێ بۆ ئەوی کە بێتە ناو ئەم سیستەمەوە لە وڵاتان ینی کۆمەڵی ئۆڤەریان هەیە بۆ خەڵکە هانی خەڵکیانە بۆ منە لە وڵاتی ئەڵمانیا لە سەرەتای دانانی سیستەمی سۆلەر یاسایەکیان لە پەرلەمان دەرکرد هەر هاوڵاتیەک بە چەند کارەبا لە حکوومەت ئەکڕێت توانای هەبێ کارەبا بەرهەم بێنێتەوە بە دووقات لێ وەرگێتەوە یعنی بۆ نمونە ئەگەر من بەدەسند کارەبا لە حکوومەت بکڕم حکوومەت ئامادە و بە 20 لێم کڕێتەوە ئێستا هاوشێوەی ئەوە بۆ نمونە ئەگەر لەو پرۆژە یاسایی لە پەرلەمانە ینی کە تەقدیم کراوە ئەگەر بۆ نمونە بڕگەیەکی تیا جێگیر کرێت حکوومەت بە چەند کارەبا ئەفرۆشێ بە هاوڵاتیان بە هەمان نرخ لێ بکرێتەوە زیاتر نا بە دڵنیاییەوە خەڵکێکی زۆر ڕوو ئەکات ئەم سیستەمە چکە لە ئێستادا لە جیهان لە 100 کارەبای هەموو جیهان بە سیستەمی سۆلەر دابینەکرێت. هەردوو کارەباکە چیەکە سکولار زەکات تێکەڵ یەکات کارەبای نیشتمانی لەگەڵ کارەبای سۆلەر تێکەڵەکە ئەم جیهازە یەک چی ئەکات ئەفزەلیەت ئەیە بە سۆلەرەکە بۆ نمونە هەتا سۆلەرەکە توانای هەبێ کارەبای ماڵی من دابین کات ناچێت لە کارەبای نیشتمانی وەرگێ ئێستا ئەم جیهاز بە هەردوو جیهازەکەەوە تقریبا 12 ئەمپێر کارەبا دروستەکە لەم سعاتە ئەم 12 ئەمپێرە پێویستی ماڵی من چەندێکە لێرە پێمانەڵێت ئەڵێ ماڵی تۆ پێویستی بە 640 واتە ئەمیش ینی تقریبا 1200 وات کارەبام پێویستە بەڵام ئەم توانای دروستکردنی 2000 واتی هەیە یعنی 800 وات لە خۆم زیادە ئیخاتەوە سەر شەبەکەی نیشتمانی ئەشتوانین لەسەر پێوەری کارەباکە بیبینین کە چۆن پێوەرەکە بەعکسەوە سوڕێت باشە کاگەنوەر لە هەندێک پرۆژە هەیە ینی پاتری داناندێت بەڵام لێرە ینی پاتری دانراوە بۆچی پاتری دانراوە ئێمە هاتوین بۆ چارەسەری کێشەیەک من هاتووم ئەم سیستەمی سۆلەرەم کردو بە بەدیلی کارەبای مۆلیدە یعنی ناتوانم بیکەم بە بەدیلی کارەبای نیشتمانی لەبەر ئەوە 3 جۆر سیستەممان هەیە لە سۆلەرە سیستەمی ئۆنگریدمان هەیە ئەو سیستەمەیە کە بە هیچ شێوە پاتریتیانە سیستەمێکە تەنها پێکات و بەس ئەبێ کارەبای نیشتمانی 24 کاتژمێر هەبێتەوە کاتە کە ئەو سیستەمە سیستەمی کەمانی ئۆفگریدە بۆ ئەو جێگانە بکە بەکاریت کە هیچ جۆرە کارەبایەکیان نییە تۆ پێویستە بۆ نیە بچی جیهازێکی ئۆنۆفگرید کڕی کە گرانترە ئەچی جیهازێکی ئۆفگری دەکڕیت لە جێگەیەک بۆ کابرا ماڵی هەیە لە شوێنێکی دوور کۆمەڵی پەناڵ دانێت
لەگەڵ کۆمەڵێک پاتری بە ڕۆژە کارەبا وەرەگرێت لە پەنەڵەکان و بە شەویشا لە پاترێکەوە یان بە ڕۆژە ئەو ڕۆژانەی کە هەور و هەڵایەکی زۆر هەبێت سۆلەر ناتوانێت کاربایەکی زۆر دروستکە ناچاری لە پاترێکەوە کارەبا وەرگیت بۆیە ئەم سیستەمە ئێمە ئیعتمادمان لەسەر پاتریە بۆ ئەوەی لە شەوە چۆن لە شەوا ڕۆژ نییە چی بکەین بۆی کارەبامان هەبێ ئەبێ شوێنەکە بێ ئەو کاربەی کە بە ڕۆژ دروستماگەەوە لە خەزنیکەین وەکو تەنکی ئاوی سەرمان چۆن ئاوی نیشتمانیەتەوە ئیکەیتە ناو تەنکی لەو کاتانەی کە ئاونێت و بەڵامگەر کارەبا بە شێوەی بەردەوامی هەبووە تۆ پاترینی ئەو کاتە ئیسە بوون لە هەموو دنیا یەکێک لە خاڵە لاوازەکانی ئەم سیستەمە بوونی پاتریە چکە خۆی ئەم سیستەمە پێڵێن سیستەمێک کە دۆستی ژینگەیە بەڵام لە بەبوونی پاتری تۆزێ ئەو دۆستی ژینگەیە کەمەگات چکە پاتری یەکێکە لەو شتانەی کە ژینگە پیسەکات بەڵام ئێمە ناچارین ئێمە ناچارین ئەبێ لەم سیستەما ئیلا پاتری هەبێت ئەو کارەبایی کە لە نیشتمانیەوە دێت ئەچێتە ناو ئینڤێکتەرەکە دووبارە لەگەڵ ئەو کارەبایەشی کە لە سۆلەرەکە یەتە سەرەوە هەردووچیان ئەکا بە یەک نقلەکەینەوە بۆ ئەم بۆردە لەم بۆردە و دابەش یەکەینەوە بۆ ناوماڵ ئەگەر سیرکەین لێرە دوو پێوەری کارەبامان هەیە ئەم پێوەریان ئێمە لەسەر سیستەمی سۆلەرەکە بەستومانە ئێستا لەبەروی کات ئێوارەیە و درەنگە ئەگە سێگەن پێوەرەکە بە عکس و ئەسوورەتەوە بەڵام بە هێواشی بەوەی چی لەبەرەوەی ئێستا دنیا بڵێن خۆر هەتاو بەرەو نەبوون نەمانەچێت ئەو کاتە سێگە ساعتەکە بە هێواشی ئەگەڕێتەوە ئەگەر سەیری ئەم پێوەرە بکەیت بە ئاراستی عکس ئەسوورێتەوە ئەگەر سەیری ئەم دوو پێوەرەکەین ئەم پێوەرە ماوەی 15 مانگە بەسراوە 1882 وحدە کارەبای سەرف کردووە کیلۆ بەڵام پێوەرەکەی کەیان کە سۆلەری لەسەر نییە 9500 کیلۆی سەرف کردووە ئەمە چی یەگەینە تۆ سێ و جیاوازێ زۆرە ئەگەر ئەم سۆلەرم نەبووە ئەو ڕقەمەش بە هەمان شێوە ئەبوو بە نزیکی 10000 کیلۆیەک لەگەڵ ئەوە یعنی پارەی کارەباکەم ئەبوو بە دوو قاتی ئێستەکە بۆمێتەوە یعنی ئێستا من حساباتی خۆم کردووە لەم 15 مانگە تقریبا بای 183000 پارەی کارەبای نیشتمانی صرف کردووە ئەم 183000 ئەگەر دابەشێکی بەسەر 15 مانگە بۆ مانگێک 12000 ئەمە جیالەوەی کە تۆ ینی ئەگەر بۆ نمونە 5 ئەمپێر کارەبای مۆلیدەشت هەبێت ئەگەر مۆلیدە ئەمپێری بە 6000 بێت تۆ هەموو مانگە بێت 30000 بایە بە مۆلیدە واتە ڕاستە بۆ نمونە دانانی ئەم تەختەیانە ینی تەختەی وەرگرتنی با بڵین تیشکی خۆرە ڕاستە بۆ نمونە لە سەرەتاوە کولفەیەکی زۆری ئەوێت تاوە کۆندێت و دای ئەمەزنین بەڵام لە دوجارە تۆ ئەتوانی ئەمە قەرەبوو بکەیتەوە هەموویت بۆ ئەگەڕێتەوە ینی سیستەمی سوود بە ژینگە بگەینی و لە ڕووی ئابووری و سوودی هەیە لە ڕووی ژینگەی و سوودی هەیە بە هەمان شێوە لە ڕووی ئەوەی کە تۆ سربەخۆبوونێکت هەیە لە شتەکانی تۆ ئەگەر هاوڵاتیەک ئاوەکەی هی خۆی بێت زۆر باشترە لەوەی کە تۆ بۆت دێتەوە چاوەڕێ ئەیت بەردەوام بەس لەم حاڵەتە تۆ هی بەردەستی خۆتە ینی ئامادەیە وەزارەتی کارەبا لە جیاتی سوودبینین لە سوتەمەنی ئەتوانێت سوود لە تیشکی خۆر و زەنوێبۆکان وەربگرێت بۆ بەرهەمێنانی کارەبا هەروەها پەرلەمانی کوردستانیش ئەتوانێت لە ڕێگەی یاسایەکەوە بابەتی ئەم زەنوێبوانە لە باشووری کوردستان ڕێک بخات تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی بەخواتان دەسپێرین ماڵتان ناوە